وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. یاران ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئێمە مەقولەی قەرنێک تاریکیمان تەواو نەکردگە هەنووز و ئەبوایە لە ئیدامەی ئەو دیبەیتە ئەم شەو دیبەیتێکی تەکمیلیمان بوایە. بەڵام بۆ خاترەوەی کە من بتوانم بڕهەیەک و زەمنێک کە ئێستا ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ واتیە بۆ یارانە ڕاپەڕین تەشریحی کەم ئەو دیبەیتەی ئەم شەومان اختصاسەن هەنی یارانی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆست. مشەخەسەن بێژم من ئەم شەو سعیەکەم بە تەفسیرکردنە چەپترێک لە نیچە وەزعیەتە خۆمان وەکو ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ بۆ ئێوە مشەخەس بکەم. فرێک لە خەڵکە ئێمە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ لەگەڵە قسەکانە یارانە ڕاپەڕینە فیدبەک و ڕیاکشنی جۆرا و جۆریان هەست و تا بە ئەم دەقیقە مەبنای حرەکەتە ڕاپەڕین بۆ فرێک لەمانە نە ئاشنا بوو نە دیبوویان و نە ئەیان ناسی و نە دەرکیان پێکرد. بۆیە تۆ مۆردە هەجمەیەکی فرەواقعەویت، بەڵام لەبەر خاتریەوەی ئەمە شۆڕشە ملەتێک بوو و شۆڕشە ئومەتە کوردی بوو، دەبوایە لە قەبارەی کەرامەت و گەورەی ئومەتە کوردیە ڕێز و ئیحترامی بوێت و هەر کەسێ لە مەواجهە لەگەڵ ئەم مەتنە قەرارەگرێت پەی بە عەزەمەت و گەورەیی و پیرۆزی ئەم شۆڕشە بوات. بۆیە نەیاران و کەسانێک کە هەڵخەڵەتیاگە دوژمن و دیگەری ئینسان کوردی بوون لە لایەنە یاران ڕاپەڕین و بەرپەرچە سەنگین درانەوە. لەم لەحزەوە لەم مەقتەعە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ بە یاران ڕاپەڕین ئێژێت لەبەر خاتری ئەوەی کە وا تەسەور نەوێت کە ڕاپەڕین نە لە ڕاستای مردم نە لە ڕاستایە سەرخستنە شۆڕشە ئومەتە کوردی، بەڵکو لە دژی وەستاوە و ئەمانە بە تعبیرکردنە نیشانەهای سەتحی و دەریافتە ئێمە لە حرەکاتە سەتحی ئەتوانێت بە زەهنە کەسێک کە بێخەبەرە متەبادر بوێت هەر چەشنە دانە سفەتێک بەنە یاران و دوژمنانە مەتن ڕاپەڕین مەمنوعە و کەسێک بە ناوە یارانە ڕاپەڕینەوە بۆی نییە لەم مەقتەعە ببات بەرخوردێکی تند و تیژ بکات بەرامبەر بە خەڵکە خۆمان، مەگەر ئەوەی کە کەسێک پەلامارتان بدات، کەسێک لە دەواازەی بێ ئەحترامیەوە وارد بێت بە ئەندازەی خۆی و بە ئەندازەی بێ ئەحترامیەکەی مجازن و مختارن کە بەرخوردی لەگەڵا بکەن. فرێک لە کارەکان کە ڕاپەڕین کردی نائاشنا بوو بە گوێ ئومەتە ئێمە. کاکپەیمانە نەحمەتی ستاتوکسێکی دانیا بوو بەو مەزمونە کە مەفهومە پێشمەرگە هەر لە سەرەتاوە مەفهومێکی فاسد بوو و تەفسیری کردبوو. هەروە کە ئێمە زوانە فاسۆمی و کەلەمەی کوردستان و ئەوانە دەرمان خست کە دوژمنانە ئەم سەرزەمینە و ئەم کوردیەتە دروستیان کرد بۆ خاتری ئەوەی قەبارەی ئێمە بچووک بکەنەوە، بۆ خاتری ئێمەی بەرچاو تەنگمان کەن، بۆ خاتری ئەوەی کە تەحقیرمان کەن، بۆ خاتری ئەوەی کە نابودمان کەن. تۆ ئەمە ئەوێنیت لە حەوزەیەکە وەختێک ئەمانە مەفهومە ئتنیکی قەومی کوردیت بۆ دروست ئەکەن، ئەدەبیاتێکیش لەگەڵیاتێت کە ئەم ئەدەبیاتە تەولید شکەست و تەولید ئۆبژەگی ئەەکە و ئەمە ئامدانەس
و ئەمە هیدایەت بووگە و ئەمە سازماندهی کریاگە کە ئێمە نمونونەکانمان وت ئەوەی کە ئێژێ لەتم کەن بمکوژن هێشتا ئەڵێم هەر کوردم ئەمن مطلقاً ئۆبژەگی مطلقاً انفعال مەفهومە پێشمەرگە ئەمە بە زهنە ئینسان زیرەک متەبادر ئەکا کە ئەم ئینسانە بۆ مەرگ قیامی کردگە یعنی لەم مەرگەوە پێشە ئیزرائیل کەوتگە لە کاتێکە ئەم شۆڕشەی ڕاپەڕین بۆ ژیانە ئێمە ژیانمان لە مەعرەزە تەهدیدە لە مەعرەزە سڕانەوە و نابودیە هەر ئینسانێکی کوردی وەختێک ئاستی لێ تەنگ ئەوێتەوە وەختێ دنیای لێ تەنگ ئەکەنەوە وەختێ دەرفەتی ژیان و خوڵقاندن و ئافرەندنی لێ ئەگرن ئەم ئینسانە قیام ئەکا بۆ ژیانە لە حەد خۆیە لە لیاقەتە خۆیە لە لیاقەتە کوردیەتیە ئینسانیەتیە ئەم مەفهومە بێجگە لە متەبادرکردنە بۆشایی نیستی و درۆ حەجێکی تری متەبادر نەکرد حەج کام لەمانەی کە ئەمڕۆ ناویان پێشمەرگەز و پێشە مەرگ نەکەوتگن کەما ئین کە تۆ 10,000 دانە 1000 دانە ئینتحاریت لە ناوەمانان نەدی کە خۆیان بتەقێنەوە ئەمانە پێشە مەرگ نەکەوتگن نەیانداگەسۆ بەرە ئیسرائیل ئەمانە لە ئوردوگاکانە دانیشتگن قاچیان بۆ درێژ کردگە خەریکی یەکترین دەست بۆ چاوە یەکتری ئەوەن لەگەڵ یەکتریا مەشغوڵن خەریکی فسق و فجورن ئەم مەفهومە لە سەرەتا فاسد بوو دەرسوورەتێک ئەمانەوە مەشە پێشە ژیان بکەوتایەنە پس ئەمە ئامدانە هەست و ئامدانە وا کریاگە بەم مەردمە فرێک لە یاران ڕاپەڕین ناڕەحاتن لەوەی کە مەردمە ئێمە تێناگا لەوەی کە مەردمە ئێمە نافەهمێ شاید بەعزێ ماوەقەوا فکر بکەنەوە کە ئەم مەردمە ئێمە سەتح شعوریان وا لە خوارە بەڵام حەج وەختوانە بوو لە مەنزەرە ئێمە وا فکرمان نەکردو ئێمە وا فکرمان کردو کە مەردمە ئێمە بێخەبەرە لە ئیتفاقێکە بۆی کەفتگە هەر بۆیە بتوانم ئەمە بۆ ئێوە تەشریح کەم تا بفەهمی تا چەند میزان مەردمە ئێمە دوورە لە ماجەراکە مەجبورم چاپتەرێک لە کتێوی دانشی شادی نیچە بخوێنمەوە نیچە لای ئێمە بووگەسەوە باو هەر کەسێ فکرەکە کە لەم ئاغا حاڵیە و حەزی پێکە هەر کەسێ لە زەن نەخۆی ئەیوێت و یاری مەسەڵەن کاورا نیچەی بۆ ئەوە گەرەکە کە خۆی تیا ئەسپات بکە مەسەڵەن هەرمەی کە نیچەوت کەسی خوا مەردەگە ئەمە ئیتر ئەوێت و دەستاویزم ئاغا کە بەخۆی ئێژێ ئەتەئیست کە هیچێک لە ئەتەئیزم نازانێت کە بتوانێ ڕاحەت خۆی تیا بوێنێتەوە و ئەهەمیەت و شۆهرەت و قورسیە مەتنە نیچە بە ئەو ئەم دەستاویز ئەدا ئینسانەکە هیچ زەحمەتێکی نەکێشاگە هیچ دەرک و دەریافتێکی نییە خۆی تەئید بکا لە ناویە بۆیە تۆ ئەوێنی بە سوورەتە جومەلاتە نەغز و بە سوورەتە چاپە کتێوهای مختلف تۆ ئەوێنی فرە کەسێ خۆی لێ ئەدا مەفهومێکی لێ تێرێتەوە بەحسێکی لێ تێرێتەوە ئەو باسی یەکەم بۆ من ئەم چاپتەرە انتخابەکەم لەبەر خاتری ئەوەی ئەم چاپتەرە بە هەمان ئەندازەی کارە ڕاپەڕین دەقیقەن هەمان بوو کە ڕاپەڕین کردی و ئەمە کارێک بوو کە بۆ مەردم نەناسریاک بوو و بێخەبەر بوون لێی
ئەم داستانە وەختی سوارە بەر ئەم مەتنەی ئەەکەی ئەو وەخت هەم تەمدینێک ئەوێ بۆ یاران ڕاپەڕین تا وەختی نزیکە مەتن ڕاپەڕین ئەوونەوە ئەمیقتر بڕنوارنە داستانەکە ورتر ببینن نە ئەو جۆرەی کە سەدحی گوێیان لێیە. بۆیە من دیبەیتەکەی قەڕنێ تاریکیم خستە دوای ئەم دیبەیتە کە واجب بوو یاران ڕاپەڕین بزانن. ئەمە ئینسانە شێتە، ئەم چاپتەرە ئینسانە شێتە ناوە دانشە شادە نیچەس. من سەرەتای خوێنمەوە تەرجمەی ئەەکەمەوە و دوای ئەوەی کە تەرجمەم کردو تەفسیری ئەەکەم و دوای ئەوەی ڕەبتەکەی ئێژم بە ڕاپەڕین. ئادەمە دیڤانە یعنی ئینسان شێت نەشنیدەید ئەزەن ئادەمە دیڤانە کە سۆبح ڕۆشن با فانوس ئەفروختە بە مەیدان میدەوەد. نەتان بیسکە لەو ئینسانە شێتە کە بەرە بەیانی ڕۆشن و ڕووناک بە چرایەکی هەڵکریا و هاتەنی و مەیدان دیارە مەیدانە شار، مەیدانە ئەو جێگەوە تەجەموع ئینسانی کیواتیە. سەرەتا من وەبیرتان بێرمەوە وەختی ڕاپەڕین دەسی کرد بەکار دوژمنان ڕاپەڕین ئێمەیان بە شێت ناوبرد. هەمووتان ئەوتانە لەبیرە. نەشنیدەید ئەزەن ئادەمە دیڤانە کە سۆبح ڕۆشن با فانوس ئەفروختە بە مەیدان میدەوەد. و پیوسته فریاد میکشد من خدا را میجویم، من خدا را میجویم. و نەپچڕ و پەیوەستە و لە دوای یەک هاوارەکە کە من بە شوێنە خوا ئەگەڕێم، کە من بە شوێنە خوا ئەگەڕێم. چون درست بسیاری از کسانی که به خدا باور نداشتند در آنجا گرد آمده بودند. بۆ خاتری ئەوەی کە ئەکسریەتی ئەوانەی کە بەخوا باوەڕیان نەبوو لەوێ کۆبوونەوە. بە دیدەن ئادەم دیڤانە قەحقەهە سەر میدەهند. یەکی میگوید نەکەند از بین رفته است. بە چاوپێکەوتن ئینسانە شێت شروع ئەکەن بە پێکەنین. یەکێک پێی ئێژێ شاید لە بین چووێ خوا. دیگری میگوید نکند چون کودکی راهش را گم کرده است. یەکێکی ترێژێ نەکونە وەکو مناڵێک ڕێگەکەی گم کردەگەم. یا اینکه خودش را قایم کرده است، یا ئەوەی کە خۆی شاردەگەسەوە. نەکند از ما میترسد، نەکونە لە ئێمە ترسێ. یا این که با کشتی سفر کرد و به هجرت رفته است، یا ئەوەی کە سواری کەشتیەک بووگە و سەفەری کردگە و چووگە بۆ هیجرەت. ئەمانە کێژنی؟ ئەمانە ئەو مردمەی کە باوەڕیان بەخوانیە بە کابرای دێوانە کە هاوارەکە بە شوێنە خوا ئەگەڕێم ئێژن. بدین گونە همه در هم و بر هم فریاد میزنند و میخندند. ئاوا گشتی
ژەڵەژیاوک هاوار ئەکات و پێکن. ئەمە ئادەمە دیوانە بە میان ئەنها میجهد، ولی ئینسانەشێت ئەپەڕێتە ناو ئەوان. نگاههای بڕندەی خود را بەنها میدوزد، نگاهی تیژ خۆی ئەخاتە سەر ئەوان و بانگ بەرمیآورد و هەوارەکە: خدا کجا رفته است؟ خوا بۆ کوێ چووگە؟ من این را به شما میگویم، ما او را کشته ایم. خوا بۆ کوێ چووگە؟ وەیژی من بە ئێوە ئێژم بۆ کوێ چووگە؟ ئێمە خوامان کوشت. شما و من، ئێوە و من، ما همه قاتلان او هستیم. ئێمە گشتمان قاتڵ خواییم. ئەمما چگونە چنین کاری کردیم؟ ئەمە چۆن توانیمان کاری وا بکەین؟ چگونە توانستیم دەریا را سەر بکەشیم؟ چۆن توانیمان تەمام دەریا هەڵنووشیم؟ چه کسی به ما اسفنج داد تا افق را سر تا سر بزداییم؟ چه اسفنجی به ئێمە دا تا بتوانین افق پاک بکەینەوە؟ چه می کردیم آنگاه که این زمین را از بند خورشیدش جدا می ساختیم؟ چی مانە کرد ئەو کاتەی کە ئەم زەمینمانە لە بەندی خۆرەکەی جگێ کردنەوە؟ و ئینەک این زمین بە چه سو می رود؟ و ئێستا ئەم زەمینە بۆ کوێ ڕوا؟ ما بە چه سو می رویم؟ ئێمە بۆ کوێ ڕۆین؟ همچنان که از همه خورشیدها دور می شویم، هەروە کە لە هەرچی خۆرە دوورەکەوینەوە. آیا ما مدام سقوط نمی کنیم؟ آیا ئێمە هەمیشە سقوط ناکەوین؟ هەمیشە بەرەو کەوتن ناڕۆین. بە پەس، بە پەهلوو، بە پشت، بە کنار، بە پیش، بە بەر، بە هەمە سو، بە هەرچی تەرەفە. یعنی دیگەر بالا و پایینی هەست؟ یعنی ئیتر سەر و خوارێکیش هەست ماگە؟ آیا ما در نیستی نامتناهی سرگردان نیستیم؟ آیا ئێمە لە نیستیەکی بێ ئینتەها و نامتەناهیە سەرگەردان نەبووگین، سەر لێ شێواو نەبووگین و فەزای تهی ما را رها نمی کند؟ و فەزای بۆش ئێمە بەرنادات. آیا سردتر نشده است؟ آیا سردتر نبووگە؟ و شب مدام بیشتر و شبتر نمی شود و شەو دائما زیاتر و شەوتر ناوێت. آیا مجبور نیستیم فانوس ها را صبح روشن کنیم؟ آیا ئێمە مجبور نین چراکانمان بەیانیان هەڵگیرسێنین؟ همه گورکنان را هیچ نمیشنویم، قرموقاڵی قەورکەنەکان ئەسڵەن ناشنەوین.
گورکنانی که خدا را گور می کنند. قورکنه و خوا اسپردکه. هنوز بوی پوسیدگی یزدانی نمی شنویم. هنوز بوی درزان یزدان نبیسیم. خدایان هم فاسد می شوند. خواکانیش فاسدون. خدا مرده است. خدا مرده. خدا مرده میماند. خدا هروا مرده گمینه تو. ما او را کشتیم. اما خدا من کشت. و ما قاتل ترین قاتلن. اما قاتل ترین قاتل. چگونه میخواهیم خود را تسلی دهیم. چون گرک من خومن تسکین بدهیم. قدسی ترین و نیرومند ترین چیزی که زمین داشت زیر ما، زیر تیغ ما جان داد. مقدس ترین و بهیس ترین شتیک که زمین هیبو یعنی خدا لجیر تیغ ایمی بشره گیانی ده. و چه کسی میخواهد دست ما را از این خون بشوید؟ و کی گر کسی دستی ایمه لمخوینه بشوریتو؟ با چه آبی میخواهیم خود را تطهیر کنیم؟ ایمه به چه آویک گرکمانه خومن تطهیر کن پاک کن. لم قتله لقتل امخوا. از این پس چه اعیاد و از این پس چه اعیاد و عقاب و بازی های مقدسی باید برای خود اختراع کنیم. لو بدوا کام جشن و کام بازی مقدس اشب و خومن اختراع کنیم. آیا بزرگی این کار برای ما زیاد بزرگ نبوده است؟ آیا گوریم کاره با ایم فر گوره نوگه؟ و حالا فقط برای این که در خوره کاری که کرده ایم به نظر رسیم و استه بخاطری هایی که ام کاری که کردگ مانا لحد یاوین نباید خود من خدا شویم. ناشی خو من بوینو خوا و ام کار گوره که کرد من خوا من کشت. هرگز تا کنون کاری از این بزرگتر وجود نداشته است. تا ایسته هیچ کاری نما گورتر نبوگه و هر کس از این پس زاده شود و هر کس لما بدوان دایک بوید به خاطر همین کاری که صورت گرفته به تاریخی برتر از همه تاریخ های پیشین تعلق خواهد داشت. به تاریخی که برتر لتاریخ کانی پیشوتر تعلقی اوید. در اینجا آدم دیوانه ساکت می شود. لگر انسان شید سکوتکا بیدنگوی و از نو در شنوده های خود می نگرد و دوباره نواره به مخاطبینی بوانهی که قصهی کرد بویان. آنهانی ساکتند و به نحوی غریب وی را نگاه می کنند. استخلقکه بیدنگ بوگو به جوری که غریب سیریه کن. سرانجام آدم دیوانه فانوس خود را بر زمین می اندازد و لنهایت انسان شید چرا که دستی خوی ادا به زمینه ادا به عرضه و فانوس خرد و خاموش می شود و ام چرا وردو خاموش شوید. آدم دیوانه سپس می گوید انسان شید اجید من زود آمدم من زوهاتم. هنوز وقت من نرسیده است. هنوز کاتی من نهاد که این رویداد بزرگ هنوز در راه است. ام رودا و گوره هنوز نگی گوان ناو ریگام
و هنوز در گوش آدمها رخنه نکرده است و هنوز به گوی ام انسانانه نگیگه. چی نگیگه؟ خواه مردگه. رعد و برق زمان میخواهد. هورت جشقه هورت رقه کاتی گرک، زمانی گرک. نور ستارگان زمان میخواهد. نور هسیرکان کاتی گرک. و اعمال هم و کردکان هروا. حتی پس از آن که صورت گرفتند زمان میخواهند تا دیده و شنیده شوند. و کردکانیش کاتیان گرکه دوای اوی که انجامیان ادی جێبەجێیان نەکەی کاتیان گەرەکە تا هەم ببینرێن هەم ببیسرێن. کردە ئینسان و این عمل از دورترین ستارگان نیز به آنها دورتر است و ئەم کارە لە دوورترین هەسێرەکانیش لەمان دوورترە. با این وجود خود اینها این عمل را انجام دادن، ولی هر ام انسانانه بون ام کارانه کرد. کامه کار؟ خوایان کشت. بەڵام هەر ئەم ئینسانانەی کە خوایان کوشت خەبەری مەرگی خوا لە دوورترین هەسێرە دوورترە لێیان لە کاتێکا کارەکە خۆیان کردگیانە. میگویند آدم دیوانه همان روز به کلیساهای مختلف می رود. اجن انسان شید او روژه اچیت کلیسای جوراو جور و در آنجا برای خدا دعای موت ابدی می خواند. ولوی با خوا دعای موت ابدی اخوینه و ای که به همین سبب از کلیساها رانده می شود و مورد بازخواست قرار می گیرد و ای که او انسانه که با ام خاطره یعنی خوندن دعای موت لکلیساکان درکرید. و محکومی کن و لی اپرسن همش در پاسخ می گوید لجوابی انا اجید پس این کلیساها چیستند اگر که گور و سنگ گور خدا نیستند؟ دم کلیسانه چین اگر قبر و بردی قبری خدا نین. ام نوسینه به تئاتر دست بیکم، به تئاتر انسان شیتیک. شیتیک بەیانیان تێتە ناوە مەیدان شار بە چراوێکی هەڵکریاگۆ. ئەم ئینسانە بۆ شێتە؟ بۆ پێهێژن شێت؟ بۆ بە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ و بە ئێمە ئەیانوت شێت؟ لە مەنزەرە کێوە تۆشێتی؟ بۆ چی تۆشێتی؟ یعنی تۆ کارێک ئەکەی که لمنظر عمومی و عادی نیه. موازین عادی بون و تثبیت امور عادی مردم عادی ایکا و هر چتیک که بپیچوانه موازین مردم بی یا مردم عادی به غیر عادیه و نا عادیه و او جار انسان نا عادی ام کارکا. وقتی انسان نا عادی کارکا که عادی نیه ام انسان شیطه. مالم تیکتی بگین یاران رابری تۆ لەناوە کۆمەڵگایەکە بە گوێرەی مردمەکەی و سیستەمەکەی
یەکسری ئومور، یەکسری کار، یەکسری خوو ڕەوشت و هەنجار، یەکسری هەڵس و کەوت و ڕەفتار، بووگن بە پێوانەی عادی بوون. تۆ ئەم کارە بکەی عادیت. بەڵام ئەم پێوانانە ئینسانی عادی دروستی کردگەن، یانێ نە ئینسانێکی فرە بەرز، نە ئینسانێکی فرە نزمیش، ئینسانی عادی دروستی کردگەن. هەر کەسێ ڕەفتارێ بکە کە لە چوارچێوەی ئەم پێوانە ڕەفتاری و هەڵس و کەوتە نەخونجێ، چ کابرا بەرز بێت، چ کابرا نزم بوێت، لە نمەزەر مردمەوە ئەم ئینسانە غەیرە عادیە. و ئەمە ئەوێتۆ شێت، نەک لە منزەرە جامعەیەکی فەرهیختەی لەسەر، نەنە، لە منزەرە عدەی ئینسان عادی. ئەم ئینسانە شێتە. بۆ شێتە؟ چون کاری شێتانە ئەکا. کاری شێتانە چییە؟ یەک، نەمایشە ئەوڵە ئینسانە شێتە کە بە بەرەبەیانی ڕۆشن چرا ئەگرێتە دەسی، چرای هەڵکریاک، ئەڕواتە ناو مەیدان شار، هاتۆ لە تاریکیا وەختی شتێکە لێگم ئەوێ چرایەک ئەگری بەدەسەوە بە شوێنیا ئەگەڕی، ئەو لە بەرەبەیانی ڕۆشنە چرایەک ئەگرێتە دەس و ئەڕواتە ناو شار، و بە شوێنە شتێکە ئەگەڕێ، هاوارەکە. من بە شوێنە خوا ئەگەڕێم، من بە شوێنە خوا ئەگەڕێم. لەناو کێیە؟ لەناو کێیە؟ لەناو مردمێکە کە باوەڕیان بەخوا نییە. ئەمە سێوەمین کارە شێتانەی ئەم شێتە سەر. کارە ئەووەڵ بە ڕۆژە ڕۆشن چرای هەڵکردگە. ئەمە یەک. دوو، ئەڕواتە ناو مەیدان شار. سێ، لەناو ئەنبووهە کەسانێکە کە ئەم ئەزانێم ئینسانانە خوا ناناسن و باوەڕیان بەخوا نییە، ئەڕوا لەوێ وە شوێنە خوا ئەگەڕێ. ئەم سێ کاریە کردگە. کاوراشێتە. بۆیە مردمەکە مەسخەرەی ئەکەن. وەکو ئەمانەی کە تۆ ئەوێنی خەڵک مەسخەرەیانە کاوایان کا بە فیلم لەم شەبەکای مەجازیە، مەسخەرەی ئەکەن. مەسەڵەن دیوتانە کابرا لە هەولێرایژە من پێغەمەرم ئەدێڕۆن فیلمی لێگرن و خاڵۆکیان لەکەی بووی بە پێغەمبەرت خوا ئەو موعجزەیەکمان بۆ دەرکەوت چۆن بووی بە پێغەمبەر. مەسخەرەیەکەن، مەسخەرەیەکەن. یەکیانێژێ شاید لەگرا چووە، یەکیانێژێ لەوانەیە وەکو مناڵێک ڕێگەی لێون بووگە، یەکیانێژێ نا حتمما سواری کەشتێ بووگە بۆ سەفەر چووگە. مەسخەرەیەکەن. بەڵام کاورای شێت هەڵ ئەگەڕێت و ئەژێ خوا بۆ کوێ چووگە، خوا بۆ کوێ چووگە. دوایەوەی کەمانە حەزەری بەرخوردی پێیەکەن. خۆ تا ئەگرا تا من گزارشێک بم بۆ یاران بفەهمن. ئەمە ئەو اتفاق بوو کە بۆ ڕاپەڕین کەوت. تەسەوڕکەن پەیمانە حەیدەری بە چرایەک و چووە ناوە مەیدان شار، بەرەبەیانێکی ڕۆشن، وتی بە شوێنە کوردیەتە ئەگەڕێم، بە شوێنە کوردیەتە ئەگەڕێم. خەڵک هاجواج سەیریان کرد. ئەمە شێتە. چرایەکی هەڵکردگەم بەم بەیانی وات کەسە ناوە ئێمە پەیمەیەژی من بە شوێنە کوردیەتە ئەگەڕێم. یەکێژی شاید لە کەلەکە کردیە و دیو، یەکێژە من چاوم تێ و ڕفاندیان. بەڵام بۆ ئینسانە شێت بە شوێنە خوا لە ناوە مردمە ئەگەڕێ. بۆ ئەگەر بە شوێنە خوا ئەگەڕێ، خوا کچتێ نیە تۆ بە شوێنیا بگەڕێ، مەگەر ئەوەی کە تۆ خەبەرت بوێ لە شتێک.
خوا ناتوانێت لە جێگەیەک کوێ بۆ جێگەیەکی تر ئەم ئینسانە سوالە بۆ ئەکا ئەم نەمایشە بۆ ئەکا بۆ کەسانێک کە ئەزانێ باوەڕیان بەخوانە ئەسڵ خوا ناناسن ئەسڵ نازانن لەو دووە پس خواوا لەکوێ خواوا لە ئەو جێگە کە ئینسان هەست چون ئەگەر ئینسانە نەوێ کە خوا پەرستێ خوایەک نییە لذا ئەو ئەچێ بە شوێنە خوا لە ناوت جەمع ئینسانهایەکە ئاگەڕێ کە خۆیان خەوەریان نییە خوایان خۆشتەکە بۆیە ڕاپەڕین کە دیبەیتی ئەکردەوە ڕوە ناوە دڵە مەردمە کوردەوار چون کوردیە دێشەی لە ناوە ئەوان ناوێت ئەم کوردیەتە نێ لە خەلەعە نێ لە کەژەکانە قەندیلە نێ لە زەردکووە نێ لە شاهوە ئەم کوردیەتە وانە ناو مەردمە و ئەمە مەردمن کە معنادەن بەم کوردیەتە ئەمە مەردمن کە تەسەورێ لەم کوردیەتە دروستەکەن بەڵام هەرم مەردمە کوردیەت ناناسن باوەڕیشیان بە کوردیەت نییە بۆیە شێتێ وەکو پەیمان چرایەک بە ڕۆشنی ڕۆژ ئەگرێتە دەست ڕواتە ناوە مەیدانە و جێگەی مەردم جەمەون و ڕۆژانە ئومورات ڕۆژانەی خۆیانەوە نەڕێوە کار ئەکەن خەرید ئەکەن نان ئەخوەن دڵداری ئەکەن دڵ ئەدەن دڵ ئەگرن ماچ ئەدەن ماچ ئەگرن ئومورە ڕۆژانەی خۆیانەکەن گیانە ڕۆژانەی خۆیان موچە ئەگرن موچە ناگرن ئەوە چێتە ناوە ئەو مەردمە کە دەرگیرە ئومورە ڕۆژانەی خۆیانن خوانە ئەژێ بە شوێنە خوا ئاگەڕن ئەژێ بە شوێنە کوردیەتە ئاگەڕێن خەڵکەکە مەسخەرەیەکەن شیتە کاورا شیتە دوایەوەی کە مەسخەرەیەکەن کاورایژێ خوا بۆ کوێ چووگە خوا بۆ کوێ چووگە پرسیارێ دروستەکە کەسێ ئەم پرسیارە دروستەکە کە نازانێ یا ئەگەر بزانێ قەبلەن جێگەی خوای زانیگە ئیستە خوا لەو جێگە تەکانی خوارگە ڕوویگە بۆ جێگەیەکی تر و بۆیە بە شوێنە جێگەکە یاگەڕێ هەڵەگەڕێتەوەژێ من ئەزانە من پێتان ئێژم خوا بۆ کوێ چووکە پەس ئەم پرسیارە پرسیارێک نەبوو پرسیار فەلسەفی بێت بەڵکو سوال و جوابێک بوو تەمرینێک لە بیرکردنەوە بوو لەبەرەوەی بیرێ بێتە دەرەوە ئەندێشەیە بێتە دەرەوە بەڵام بە شێوەی سوال و جواب ئاوای کە ئێمە لە دیبەیتەکانە خۆمان سوالەکەین خۆمان جواوە دەینەوە خۆمان سوالەکەین خۆمان جواوە دەینەوە ئەمە ئەندیشە ئەخولقێنێ ئەندیشەی خۆمان بە سوورەتە سوال و جواو تەڕاحیەکەین گو اینکە خۆشترین مەتنە فەلسەفیە دنیا ئەفلاتون و ساگیسی ڕاحەتترین کتێوە خوێندنەوەی ئەفلاتون و جمهوریەتی چون مکالەمەس سوال و جواوە پس ئێمە ئەندێشەی خۆمانمان بە سوال و جواو مەترح کرد ناگەهان ئینسانە شێت هاوارەکە من ئەزانم خوا بۆ کوێ چووکە خوا مردگە خوا مرد دە ئەم ئینسانە کە لە سەرەتاوە ئەیزانی خوا مردگە بۆ چرایەکی ڕۆشنی گر بەدەسەوە بە بەیانی هاتە ناوە جەمع مەردمێک کە باوەڕیان بەخوانیە وتی بە شوێنە خوا ئەگەڕێم لەو داوتی خوا بۆ کوێ چووکە لەو داوتی من ئەزانم خوا بۆ کوێ چووکە وەوتی خوا مردگە
ئەم تەعاترەی بۆ کردەمە تەعاتر بوو ومردم ئەم جارە سکوتە مطلقەکەن بێدەنگ جۆرێکی غەریب ئەنوارن لە منسانە خەریکە چێژێ منسانە ئەوەڵ مەسخەرە نەکرد بەڵام دیان کابرا ناڕواتە دواوە ئیدامە ئەدا بە تەعاترەکەی خۆی هاوارەکە ئێمە چۆن توانیمان ئاو دەریاکان هەڵدوشین ئێمە چۆن توانیمان بە پاکۆنێک ئۆفق پاکەینەوە ئێستەیشێ دوای ئەوەی کە ئەوەیش ئێمە خوامان کوشت ئێشێ بگەڕێنە سەر ئەوەی کە خوا کەیس چۆن ئەکرێ خوا بکوژی چۆن ئەوێ خوا بکوژی ئایا ئەمە هەمان خوای مەسیحیەتە کە مرد دێخۆ خوای مەسیحیەت وەختی مرد مەرگە مەسیح بەشەری ڕزگار کرد لە گوناها ئەبەدی ئەزەلیە خۆی ببەخشن مەرگە مەسیح ئینسانی ڕزگار کرد لە گوناها ئەزەلیە خۆی بۆیە لە براکانە کارامەزۆفە مفەتشە ئەعزەمێژی ئیمان لە جنسە باوەڕە بە هەر مەسیحێکە باوەڕی بەوە بێت کە مەسیح خودە خوددا بوو و کەلەمە بوو و کوڕە خوا بوو ئیمانی بەوە بوێت گوناه ئەزەلی ئەبەخشێت ئەو گوناه خواردن سێوە و ئەو عقوبەتە لە نافەرمانی خودایەکە ناردیانە سەر ڕووی زەمین پس خدای مەسیحی بە مەرگە خۆی ئینسانی تەسبیت کرد و ئینسانی ڕزگار کرد بەڵام ئەم خوا کە مردگە ئەم شێتە هاتگە هاوارەکە ئێمە چۆن توانیمان ئاوی دەریاکان هەڵدوشین ئێمە چۆن توانیمان ئۆفق بە پاکونێ پاکەینەوە بەسا لەگرا تۆ ئەزانی کە دەریا چییە وەختی شاعری باس لە دەریاکە یعنی چی وەختی شاعری باس لە ئوفقەکە یا ئاسۆەکە یعنی چی دەریا سەرچاوەی عەزیم و بێبنە ئاوە و ئاو ماوەیەی حەیاتە و ژیانە وەختی تۆ ئەم دەریا هەڵەدوشی دوو کارەکەی یەک مایەی حەیات ئەوشکێنیت و مایەی زەندگی نامێنی دوو خۆ ئەدەریا هاوێشتن و لەگەڵە دەریا دەرکەوتن کارێکی گەورەست کارێکی عەزیمە خەتەرێکی گەورەست پس ئەمە هەم خەتەر بوو پس ئەمە کارێکی خەتەرناک بوو عقوبەتێکی خەتەرناکی وادیە ئەمما ئاسۆ حائلە فيما بين تاریکی و ڕۆشنیە حائلە فيما بين بەرزترین و نزمترینە گەورەترین و پەسترینە منەزەهترین و چەپەڵترینە خەتێکە ئاسۆ خەتێکە کە تاریکی لە ڕۆشنی جگەیەکاتەوە کە زەلالی لە کەسیفی جگەیەکاتەوە وەختێ تۆ ئوفق پاک ئەەکەیتەوە حائل و خەتە فيما بين چەپەڵی و ڕوونی تاریکی و ڕۆشنایی نامێنێ تێکەڵ ئەون ئوفق ئەمەسە کە تۆ پاکت کرد دەسەوە وە کارێک کە تۆ کردگتا چیشتە لە یەکتریا قاتیت کردگە خاس لە خرا و تەشخیص نادرێت باش لە جاش تەشخیص نادرێت
پێوانە ئەو خەتە کە تاریکی لە ڕۆشنی جگەیە کردو تۆ پاکت کردە گەزۆ بەچی بە کوشتنە خوا کوشتنە خوا وەسە ئەوە وەسەی ئەوەی کە دەریاکان هەڵدووشی مایەی حیات هەڵدووشی ئێمە خەریک بووین چیمان نەکرد وەختێ ئەو کاتەی ئەم زەمینەمانە لە بەندە خورشیدەکەی و خۆرەکەی خۆی جگێ کردەوە وەختێ تۆ بەنە خورشید ئەوڕی و خۆرە وڕی تاریکی مستەولیەوێت و ئەم زەمینە ئەوقە لە تاریکیاوێت ئەمانە تەبعاتە قەتڵ خوام سوالەکە ئێستام زەمینە لەم تاریکیە بەرەو کوێچێ هەروە کە لە هەرچی خۆرە خەریکین دوورتر ئەڕۆین لێمە بۆ کوێ ئەڕۆین خەریکین بۆ کوێ ئەڕۆین ئەمە شێت خەریکەیەژێ بە مردم سوالەکانە مردم لەبەرەوەی خەڵک بزانێت تا چه میزان ئەم جنایەتەی کە کردگێسی وەلێی بێخەبەرە تا چه میزان ئەتوانێ خەتەرناک بێ ژێ ئێمە دائیمەن سقوط دەکەین دائیمەن خەریکین ئەکەوین بە پشتا ئەکەوین بە پێشە ئەکەوین بە پاڵا خەریکی کەوتنین بە هەرچی جهاتە خەریکین ئەکەوین بەڵام ئیتر ئایا سەر و خوارێک ماگە ئایا منزەلەتێک ماگە ئایا ڕەزاڵەتێک ماگە ئایا ڕووناکێک ماگە ئایا تاریکێک ماگە ئایا ئێمە لە نیستێک لە نەبوونێکی هەتایی و بێئینتەها بێ بنا ئەو قنەوگین و سەرگەردان نەبووین وەختی خۆرەکان نامێنین پرسیارەکە ئایا سەرتر نەوگە ئایا سارتر نەبووگە و لە هەمان کاتا کە خۆر نەماگە و سارتر بووگە شەوتر و ڕەشتر و درێژتر بووگە وەژێ ئایا مەجبور نین چراکانمان بەرەبەیان هەڵگیرسێنین لەگرا جوابە تەئاترەکەی ئەوەڵیەداتۆ کە خەڵک پێیان وا بوو کابرا شێتە کابرای شێت وەختێ پرسیاری کرد خوا بۆ کوێ چووگە وەوتی من بە ئێوە ئێژم خوا بۆ کوێ چووگە وەوتی خوا مردگە و ئێمە کوشتمان هاتە ناوە مردمێکی بێخەبەر لە خوا بۆ هات تۆ دائیمەن خەبەر بۆ کەسێک ئەوەی کە خەبەری نییە خەبەر بۆ کەسێک ئەوەی کە خەبەری یاران ڕاپەڕین خەڵکە کوردەوار خەبەری نییە بێخەبەرە خەڵکە کوردەوار ئەو قبووگە لە ژیانە ڕۆژانەی خۆیە بێخەبەرە بۆیە ئێمە هاتینە ناوە خەڵک بە چراوی هەڵکریاگۆ بەرەبەیان وتمان کورد کێس کێ کوردە کوردیەت یعنی چی خەڵک پێکەنی ئێمە ئەمانزانی خەڵک نازانی و ئەمانزانی خەڵک پێەکەنی بەڵام وەکو شێت
کە هەتا ئەترێکی کرد بۆ مردم و لەگرا تۆ تماشاکەی ئەوەی کە ئیستقرار ئینسان بووگە ئەوەی کە قەرار ئینسان بووگە خوا بووگە و ئینسان لە خوا وجودی پەیا کردگە و وجودی ئینسان لە وجودی خوا مستقر بووگە و ئیستقراری گرتگە و دانیشتگە. ئەمما ئینسان ئەم ئیستقرارەی لەبین بردگە. ئەمما ئینسان ئەم ئیستقرارەی لەبین بردگە. لەذا ئینسان بێقەرار بووگە، سەرگەردەن بووگە. خوا منشەئی و سەرچاوەی ئەسەرە و ئەم ئینسانە خوای بێ ئەسەر کردگە. پس لە هەر کوێیەکا کە ئینسان هەست خوا هەست، ئەما ئینسانهایەک کە باوەڕیان بەخوا نییە و ئەم چووگە سەناوی چون خوایان بێ ئەسەر کردگە. وەختی خوایان بێ ئەسەر کردگە ئەو بووگنە ناو تاریکی، چەپەڵی و زەلالی تێکەڵ یەکتری بووگن و چەپەڵی زاڵ بووگە بەسەر زەلالیە. تۆ ناتوانی تەشخیص بەی کێ باشە کێ خراوە، کێ مەردە کێ نامەردە، چی دروستە چی غەڵەتە، کامە باشە کامە خراپە، کامە فەزیلەتە کامە ڕەزیلەتە. لەبەر خاتریەوەی ئاسۆ پاک وازەوە، لەبەر خاتریەوەی دەریاکان هەڵوشیا بن. پس ئینسان شێت ئەو چراکە هەڵی کرد و گرتیە دەسی و هاتە ناو شار تەعەترێ بوو و ئەوجە تەعەترەکە وا لە ئەو جێگا وەختێ خەبەرەکە ئەدا بە ئەمانە مەنگ ئەنوارن پێە مەنگ لێیانە پرسی دنیاکەتان ساردتر نەبووگە، ئێمە حەد لە حاڵی کەوتنانین زیاتر و زیاتر بچووکتر و بچووکتر و بچووکتر ئەوین و قەبارەمان بچووکتر و بچووکتر ئەوێتە وامان پێ ناتکە. ئایا دنیاکە تاریکتر نەبووگە؟ ئایا شەوەکان درێژتر و شەوتر و ڕەشتر نەبووگن؟ ئایا سەرما بەسەر ئێمە زاڵ نەبووگە؟ وەختی ئەم خەتابەدا دیسانەوە واکونشێ لە مردم ناوێنێ. ئێوە دیبەیت ئەکەن بۆ ئەم مردمە ڕەگەملتان ئەداتە دەر هاوارەکەن کوردیەتیان کوشت. کاوران وارڕێ پێتە ماقێ ناڕێ. ئەم ئینسانە گەوجە نە، ئەم ئینسانە بێ عەقڵە نە، ئەم ئینسانە ئایکیوی وارە خوارە نە، ئەم ئینسانە بێخەبەرە. کارەکە خۆی کردگێسی بەڵام خۆی خبەری نییە. بە ئەندازەی دوورترین هەسێرەکان خەبەری مەرگی کوردیەت لێی دوورە، بەڵام کوردیەت خۆی کوشتگێسی، ئەمەڵەکە خۆی کردگێسی بەڵام لیشی دوورە، لە خەبەرەکەی دوورە. بۆیە شێتەکاڵ ئەگەڕێتەوە ئێژێت خەبەر بە ئێوە نەبێیگە زوو هاتم چراکەی ئەکوتێ بە عەرزاوە تەعاتر تەمامەوێ، چراکەی ئەکوتێ بە عەرزا و تەعاتر تەمامەوێ. هەدەفە شێت لەگرا دانە خەبەرێک بە ئینسانهای غافڵ دوورە لە خوا بوو، کەسە خوا نەنازە، هات خەبەرێکی پێیاندا، خەبەری بە کەسانێکدا کە ئەسڵەن زەمانێک ئستقراریان لەبیر نییە. چۆن بوو؟
چۆن بوو وەختی خوا هەبوو و تۆ مستەقەر بووی لە خوا وەخوا منشأ ئەسەر بوو ژیان چۆن بوو خۆر بوو ئاسۆ بوو دەریا بوو زەلالی و تاریکی لە یەک جگێ بوون خاسی و چەپەڵی لە یەک جگێ بوون فەزیلەت و ڕەزاڵەت لە یەک جگێ بوون بەڵام تۆ ئەو ئیستقرارت لەبیر نییە تۆ ئێستا دەریاکەت لێ وشک کریاگە و ئاسۆت لێ پاک کریاگەسەوە تێکەڵ بووکن نازانی تۆ ئێستا ئەو کارەی کە خۆت کردت خەبەرەکەی لە دوورترین هەسێرەوە بە تۆ دوورترە بەڵام تەبعاتەکەی خەریکی ئەکێشیت و بە چاوە خۆت و بە گۆشت و پێست خۆت حەزیەکەی کە تۆ لەحزە لەحزە لە حاڵی هەزیزاوی لەحزە لەحزە دنیات ساڵتر و شەوگارت ڕەشتر ئەوێ تۆ خەبەرت نییە کە کوردیەت ئەوەی ئستقرارت تیا بوو جەهانەکەی چۆن بوو خەبەرت نییە تۆ ئەوقی لە ژیان ڕۆژانەی خۆتە حتا ڕۆی لەم چەپەڵیە لەم سقوتە لەم هەزیزە لەم تاریکیە لەم سەردی ئەوقی بەڵام هێشتا خەبەرەکەی پێت نەگەیگە وەختی خەبەرەکەی پێت ئەگا تۆ نەمانی بۆیە چراکەی ئەکوتێ بە زەمینە بۆ چراکە ئەشکێنی ئەو چراک چ بوو بەو بەرەبەیانە ئینسانێک کە خوای کوشت خۆرە تاوی کوشت تاریکی هاورد گەرەکێ بنیشێتە جێگەی خوا خۆی بێت و مەجبورە بنیشێتە جێگەی خوا مەجبورە خۆی ئەم نەقشە بگرێم کارە عەزیمەکە کردگێسی و خوای کوشتەکە مەجبورە خۆی دانێشێتە جێگەی خوا بەڵام ئەو خورشید ئەو خۆرەکان و هەتاوەکانی بڕی ئەستە گەرەکێسی بە چرایەک ئەم تاریکیە پاک بکاتۆ ئینسان خۆرەتاوی کوشتگە چرای هەڵکردگە گەرەکێ بە چرایە بڕوا بە شەرە تاریکیە بۆیە چراکە ئەدا بە زەمیناوە ئەیشکێنێت نەمادە ئەوانەی کە گەرەکیان و خوداوی گوو نەبوون و نەزانیان نەکردیان نە هەڵسان بیکەن وتیان بە چرایەک ڕۆین بە شەڕە تاریکیا و نەیانتوانی وەدای بە عەرزە وەشکاندی چراکەی شکاند بەس لەگرا خەڵک نەفاسدە خەڵک نەگەوجە خەڵک نەبێعەقڵە خەڵک لە فەسادا غەرق بووکە خەڵک بێخەبەرە خەڵک ئەو کارەی کە کردی خۆی کردی خۆی کوردیەتی کوشت لێ بێخەبەرە بۆیە ماقی ئەنوارێ بێدا سکوت و مەطلق هەرم ئینسانە شێتە کە نیچە بە شێت ناویەوە و مەجبورە بە شێت ناوی بووە لە دوو دیمەنا زهوری کرد دوو تەئەتری گێڕا تەئەترە ئەووەڵ چوو بەلای ئینسانهایەک کە بێخەبەرن لەخوا لە مەیدان شارە ئینسانێک کە تووشە ژیان ڕۆژانە بووکە لە دیمەنە دووەمە ئینسانە شێت ئەڕوا بەرەو کلیسای جۆرا و جۆر ناڕوا بۆ کلیسایەکی فرە ناڕوا فەقەت بۆ کلیساکان بەڵکو ئەڕوا بۆ کلیسای جۆرا و جۆر کلیسای جۆرا و جۆر یعنی جێگە و پێگەی پەرستش خوا جۆرا و جۆرەکان مزگەوت کلیسا کنیسە مەعبەد هەرچی زۆرش ناڕوا ڕاتە جێگەی جۆرا و جۆر ئالە گراسە کە تۆ ئەزانی مەنزوری فەقەت مەسیحیەت نییە
منزوری تەواوی پەرستشگاکانە. بەڵام ئینسانە شێت لەگرا کارە شێتانەیەترەکە. ئینسانە شێت بۆ مردمێک کە خوایان نەئەناسی چوو پێیان بێژی خوا مردگە چایەکی کردو دەسو هاواری کرد گەر بە شوێنە خوا ئاگەڕێ کواخوا. بەڵام ئیستا خەریکە بۆ ناوی مردمێک ئەچێت کە باوەڕیان بەخواز لە ژێگەیەکە جەم ئەوونۆ دوعاکەن لە دەرگای خوا کە خۆیان عەفووکە کە مردووەکانیان عەفووکە کە بەرەکەتیان پێبا داوای ئامۆرزشی لێ ئەکەن داوای بەخشش و تەوبە ئەکەن لە دەرگایە دەست بە دوعاون. ئەو بەچرا ناڕواتە ناوە کلیسا، ئەو بەچرا ناڕواتە ناوە پەرستشگاکانە، بەڵکو کە ئەڕواتە ناوە پەرستشگاکانە یەکسەرە دەست بە دوعای مەوتە خوا ئەخوێنێت. وەیشی خوا مردگە و ئیتر نایێتەوە داوای مەغفرەت و ئامۆرزش بۆ خواکە وەکو چۆن تۆ مردگێکە ئەمرێ داوای مەغفرەت و ئامۆرزشی بۆ ئەکەی ئەچێ لە ناوە تەواوە کلیساکانە داوای مەغفرەت و ئامۆرزش و ئەوانەکە بۆ خوا. بەڵام موئمنین پێیان ناخۆشە دەری ئەکەن ئەم نەچووکە زۆر لە خوا پاڕێت و نەچووکە زۆر داوای شتێ لە خوا بکە چووکە بۆ مەرگی خوا بۆ ئامۆرزش خوا دوعا بکە. وەختەیەکە نەدەرەوە ئەژێ ئەگەر ئەم کلیسانە ئەم پەرستشگانە جێگە و قەبری خوانیەن ئەی چین؟ ئەمانە ئەگەر قەبر و بەردی قەبری خوانیەن ئەی چین؟ ئالەگرای شەی دووارە بیکەینەوە. ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ دوای ئەوەی کە هاتە ناوە خەڵکە بێخەوەر وتی کوا کوردیەت چووە ناوە ئەحزابێ کە ئینحسارە کوردیەتیان وەدەسوو خەریکە دەمە قۆپان ئوتوکردن بوون پیتۆکە لە خۆدان جامانە ئەسەرکردن ڕەقسە پەڕینە لەسەر جۆبارە ئاو هەڵپڕکەی کوردی نیاو یش کوردیانە کرد چوو ئەوێ ئەوانەی کە خۆیان بە منشەئی ئەزانی خەڵکە بێخەبەرە سەرگەرمە ژیانە ڕۆژانە خەڵکە مۆعتەقدە خواناس خەڵکە پێشمەرگەی پڕ لە کوردیەت نەماوەتە کوردیەت. بەس ڕاپەڕین و ئێمە وەکو شێتێ بە چرایەک و چوونە ناوە خەڵک وەلێو دوا چوینە بارەگاکانە ئەمان دوعامان بۆ مەرگە دەمە قۆپان و مەرگە پێشمەرگە و مەرگە کوردستان و ئەوانە کرد. خوا بیان بەخشێن بۆخشێن. پس تۆ ئالەگرا تەکە جەمعیەتێکی بێخەبەرە ڕوبەڕوو بووی بەڵام لەگرا تەکە جەمعیەتێکی بە ئیمانە ڕوبەڕوویت ئەوان بێخەبەرن پس ئیمانیان نییە ئەمان فقط ئیمانیان هەست ئەمان فقط دەمە قۆبانیان هەست فقط جامانیان هەست فقط پارڕا و زوانە فەسۆمی قسەکەن یا سعیەکەن قسە بکەن ئەمان فقط ئیمان حەجی تریان نییە فقط ئیمانیان هەست. ئیمانە بە حیزب دموکرات بەکەکە پارتی یەکێتی فقط ئەویان هەست و چوو فاتحەی خوێند بەسەریانە و ڕاپەڕین چوو فاتحەی بەسەریانە خوێند وەوتی ئەگەر ئەم پەرستشگانە قەبرە خوا و بەردە قەبرە خوا نین کێلەکەی نین ئەیچین ئەگەر کوردیەت لە ناوە ئێوە دەفن نەکریاوە ئێوە نەتەن کوشت ئەیچین ئێوە چین
تۆ ئالەگرا لەگەڵە مەسئلەیە ڕوبەڕوەوی تۆ ئەم ئینسانانە بوونیان و مەرگیان بەدەست خواست بۆی ئەچنە کلیسا بۆی ئەچنە پەرستشگاکان چون حەیبوون و مەوتیان بەدەست خواست لەذا ئەچن لە ئافەریدەگار خۆیان داوای مەغفرەت بکەن نزیکی بکەن بەڵام پرسیارە مەسەر ئەکاڕاشێت نییە خوا چۆن ئەمرێ خوا خۆگیانی نییە خوا خۆگیانی نییە خوا چۆن مردبێ وەلی خوا منشەی ئەسەر بوو ئیست تۆ خوا ناوێنی لە زندگی مردمە حەج کەسێ حەج کارێ بۆ خوا ناکا هەر مثالێکی سادە ئەم مردمی ئێمە گشتی باوەڕیانەوە بوو مەرگ و زندگی بەدەستی خواست وەلی ئەمڕۆ لە تاوە کۆرۆنا خۆیان گردەسە ماڵ و ماسکەکەنەقەی دەمیان لەگرا خوا ئەسەری نەماگە خوا بۆیان مردگە چون خوایان بێ ئەسەر کردگە خوا زەمانێ ئەمرێ کە بێ ئەسەری ئەەکەی ئینسانە کە تەسویرە ئەسەردار لە خوا دروستەکە و ئینسان بوو لە ژێرە ئەسەرە خوا مابوو هەرچی شتە لە مەشیەتە خوا بوو لە دەستە خوا بوو لە قودرەتە خوا بوو و ئەم تەسەورە ئینسان لە خوایدا بوو و ناگەهەن ئینسان ئەم تەسەورەی لە خواسەند پس ئینسان خوای بێ ئەسەر کرد وەختێ خوا بێ ئەسەر ئەوێ خوا ئەمرێ لە هەر کوێ کە ژیان دەست پێ ئەکا مەرگیش هەست لە هەر کوێ کە ژیان دەست پێ ئەکا مەرگیش هەست ئەم خواوە تەسەورە ئەم خوا لە پەرستشگاکانەوە دەستی پێ کرد و هەر لەوێ مرد وەختێ بێ ئەسەر بوو هەر لەوێ مرد ئەم تەسەورە لە کوردیەتە بە دەمە قۆپانی پێشمەرگە متەوەلد بوو هەر لەوێ لە بارەگاکانیانە مرد وەختی ئیمان هەر بووە دەمە قۆپان و فقط دەمە قۆپانمە وەکو مؤمنێک کە فقط ئیمانی هەست ئیتە حەجی تری نییە نە عەقڵی هەست نە شعوری هەست نە دەریافتی هەست نە ئەخلاقی هەست حەجی نییە حەجی تری نییە فقط فکرەکە ئیمانی هەست وەکو ئەمانەی وا مزگەوتەکان پڕەکەنەوە ڕوون سەرە کوتنە زەوی وەکو کۆتر نە لە محەممەد تێگەن و نە دین محەممەد نە لە مەسیح تێگەن و نە مەرگە مەسیح تێناگەن فکرەکەن ئیمانیان هەست ئەمە ئەوانەی کە یانوت حیزب ئیمانیان لە کوردیەتا بوو بە دەمە قۆپان شەرواڵە کوردی هەڵپەڕکەی کوردی ناویان یابوو کوردی یە زوانێکی فاسۆمیان بوو پیانە و زوانە کوردی و ئەمانە بوون بە پەرستشگای کوردیەت چون بەمانەوە دەسی پێکرد بوو و هەر لەوێ مرد هەر لەوێ ئەوان کوشتیان لەوێ مرد بە عەمەڵی ئەوان مرد و ئەوە قەبرستانە ئەو دەمە قۆپان و هەڵپەڕکە و پاڕاوە بۆیە ڕاپەڕین ڕووی کردە هەردگیان لەبەر گەڕانەوەی هەمیشەگی لەبەر گەڕانەوەی هەتایی کوردیەت بۆ پەیکەرەی ئومەتە کوردی و سەرزەمینە کوردەوار بۆی ئێمە وتمان مەتن ڕاپەڕین فرە گەورەتر لەوەسە کە عیددەیە خۆی نزیککەنەوە بۆیە بە یارانە ڕاپەڕین وتمان بە تاقەت بن بە سەبر بن خەبەرە ئەم مەرگە بەم مەردمە نەگەیگە و ئەم مەردمە لە هەزیزن لە فەسادا ئەو قبووگن حاڵیان خراوە سەرگەردانن ڕۆژ لە دوای ڕۆژ بچووکتر و بچووکتر و بچووکتر و بێکەرامەتتر ئەون نەبەرزاییە ماگە
نعزيزي فقط بەپاڵ هاکەون بەر و دواو پاڵ ئیتر نەبەرە و سەر ئەڕۆن نەبەرە و بنە بن و قەعرە ڕۆن نەما بۆیە کاورا گەیچ گەیجێ تەماشا دەکایژی حاڵی ناوم بەس چیەکەوە چیژی لێت کۆونۆ لێدە هاڵێ لە ئاخرۆ ئەنووسێژی و چیژی حاڵی ناوم چۆن کورد مردگە ئەو نێدەمە قۆپان کاورا حیزبیژێژی بڕوو دەرۆ ئمە خەریکین سەمای کوردیەت ئەکەین قڕە پیرەژن وەکو خڕاتە خەتەنەکەر دەسە سڕێک بە ناوی جامانە وەسێتە زەری و لەسەر ئاوێ پەڕێ ژێ ڕاسان دەکەم ئەوانە کوردیەتیان کوش ئەو مردمە ترە بێخەبەر تەبعات ئەم نابودیە وەختی ئەگا مردمە نەماکە چونە مردمە تەسەوری لە ئەستەقرارێک و لە سکوونێکە لە کوردیەتە هەیبوو نەماکە نایزانێ کەی کوشتی نایزانێ کەی شەهامەت و دلێری و بوێری و مەردانگی و غیرەت و بەزەییە کوردی لە دەستدا نازانێ ڕۆژگارانی ئەمانە بوون و ئەم دروستی کردوون مەفهومی پێداون کوردیەت مەفهومی دابوو بە دلێری کوردیەت مەفهومی دابوو بە بێباکی کوردیەت مەفهومی دابوو بە کەرامەت کوردیەت مەفهومی دابوو تۆ لە بەزەییا بەم کوردیەتە ئەگەیت نازان لە دەستیاندا تماشاکەی کاورا خار ئەوێ کاورا تەن ئەدا بە هەر بچووکێک کاورا ئەوێتە نۆکەر ئەوێتۆ مخلس ئەوێتۆ چاکر کاورا ئەکەوێتە کەوشە مردم واکس لێدەن بە دوای ئینقلابە ئەلجەزایرە ئەوڵین ڕئیس جمهورە ئەلجەزایر قانونێکی تەسویب کرد هیچ کەسێ بۆی نییە کاری واکسی بکات بۆ یاخ کەس بۆی نییە کارە بۆ یاخ بکە هیچ ئینسانێ بۆی نییە پێڵاوی ئینسانێکی تر پاکاتەوە لە بۆ یاخکردن تێپەڕیگە ئەوەی پوڵ بە کاکاورا ئەیدا نایزانێ بوو فقط فێر بووگە پوڵ پەیاکە نازانێ بوو فقط ئەزانیشی بڕوا بوو پوڵ پەیاکە ئەمە هەمان چرایەکە کە تۆ گرتکتە سەد دەسەوە گەرەکتە ئەم دنیایە پێڕۆشن کەی وەختی خۆرەتاوت کوشت تۆ ژیانت کوشت تۆ کوردیەتت کوشت تۆ سەربەرزیت کوشت تۆ ڕەهایی و ئازادیە کە پێی ئەگەیت لە کوردیەتا کوشتت ئێستا چرا ئەموشیەکە گرکە سەر دەسەوە بە کوڵەسووچە ئەگەڕێی دنیا ڕۆنشنکەی تۆ ناوێ $7 لەسەر $7 لەسەر $7 دانی سەفەرکەی ڕۆی بۆ مکزیکە وێنی نەگۆڕیایی دەدانە کەنیشتی ڤەنێزوێلایی تێریتە باوەشت ئەوێنی نەگۆڕیایی قەرارت نییە نێسە حاڵە خاص نییە نێسد ئەمە ئەوەسەوە چراتۆڕی هەڵکردگە هەز سەرە گوگردێک و کرمیتێکیشی پێ نییە لەم تاریکی هەڵیکە هەست لەم تاریکیە چ نەماشەکە بۆچێ و گوگردێ نایدۆزێتەوە ئەمە سەیاران ڕابڕین ئەمە عاشق سەرزەمینەماین عاشق ئومەتە خۆمانین بۆیە بۆ ژیانە گەورەی ئەوانە هاوارەکەین بۆیە و بەرە ژیان کەوتگین کە لە لیاقەت و مستەوای خۆمانە بێت بەڵام ئەو حەرەکاتەکان تێناکە نافهمێ بێخەبەرە
ماقی تەماشا دەکا و معتەقەدان و مؤمنین خدا کوژە ناوە کلیساکان سەرەتەکەیانە بەردی لێ ئەدەن و گولی لە تۆکەن دوورکەوەرەوە لە ئێمە دەمەقۆپان زیندووە کەس نەڵێ دەمەقۆپان مردووە دەمەقۆپان زیندووە دوورکەوەرەوە لە ئێمە خۆیە و دەمەقۆپانی لێ بسێنە وجودی نامێنێ ئوردوگا و فاسۆلیای لێ بسێنە وجودی نامێنێ موچە و تەئیدە سەرۆکی لێ بسێنە حەکی لێ نامێنێتەوە حەیکی لێ نامێنێتەوە ئەم فەسادە ئەم سیستەمە پەرستشگانە دروستیان کرد ئەم حیزبانە دروستیان کرد تۆ ئەندامە حیزبە پارتیوە تەواو کوردیەتەکەی تەواو قارەمانی ئیتر دزی حیزی بێشەرەفی بێکەرامەتی مهم نییە تۆ ئەندامی پارتیت تۆ ئەندامی پەکەکەیت تۆ ئەندامی دموکراتی تۆ ئەندامی کۆمەڵیت لە هەر مستەوایەکی نزمابی مهم نییە پاک دەکات وەکو چۆن تۆ فەقەت باوەڕ بێری بە مەسیح ڕستگار بووکی و لە ئێمە وتمان لە تەفسیرە مەفتشە ئەعزەمە براکانەکە ڕەمەزۆفا وتمان ئیمان لە جنسە عەمەڵە لە جنسە باوەڕ و تەنیا مەسیحی مەسیح بوو تەنیا مسلمان محەممەد بوو فقط یەک مسلمان هەبوو محەممەد بوو انقلابی ترین ئینسانە عەرەب محەممەد بوو تۆ چو ئاژن خواستن و تەیەممکردن و ڕۆژێک گرتنە شریعەت و زڵفەکان کەفێتە دەرەوە کە هیچ کامی حینی محەممەد نییە و ڕەبتی بە محەممەد نییە منتەسەبت کردگە بە محەممەدی بوون زەرفیەتی گەرەک قەبارەی گەرەک گەورەی گەرەک ئەوەسە کە یاران ڕاپەڕین هەر جارێکە ئێمە دیڤەی تێگەکەین ڕوو لە خەڵکی کوردەوار خەڵک ماوت و مەبهوت سەیرت دەکا بێخەبەرە تۆ هەر بار ئەو چراکەی ئەدەی بە عەرزاوە ئەیشکێنیت ئەوەی کە ئەو فکرەکە کوردیەتی لە دەستداگە و بە چرایەک ئەتوانێم تاریکیە لەبین بووە تۆ چراکانی ئەگری دەی بە عەرزایشکێنیت هەر دەحفەکە تێ دەی بە عەرزایشکێنیت ئەو بە تۆێژی شێتە خەریکی چییە و شێتە تەعتیلە بۆ ناڕێ بە شوێنە پول و پارە بۆ ناڕێ بە شوێنە ژیانە نۆرماڵە خۆتە تەعتیلە کار شێتە دموکراتیەکە و پەکەکەکە و پارتی و یەکێتی و ئەمانەی عەواملە سپاهە قوت ژن و کافرە و کافرە شێتە و کافرە زەندیقە جاش لاوەردی جاش ئەمە سە حەکایەتە ئێوە بۆیە نیچە دێوانە ئەخولقێنی تۆ لە ناوی مشتێ بێخەبەرە لە ناوی مشتی حانقی بە زاهر ئیماندارە دێوانەی بەڵام ئەم دێوانەکیە دامە بدەن ئێمە ماتەڵ نانیشین تەبعاتە ئەم خەبەرە بگاو ئەم مەردمە نابوت بوێ ئێمە ماتەڵ نانیشین کە لە دوورترین هەسێرەوە چەنێ دوورە بەم مەردمە خەبەرە مەرگ ئەم کوردیەتە بگا پێیان ئێمە جاڕیە دەین هەر ڕۆژ جاڕیە دەین هەر ڕۆژ نەمایشیەکەین تەعاتبیەکەین و هەر ڕۆژ بەسەر لاشەی دەمەقۆپان و هەڵپەڕکە لەسەر ئوردوگاکان دوژمنان و قاتڵینە کوردیەتە فاتحە ئەخوێنین ئەوە کارە ئێمەس بەردەوامە بین و ئیدامەی ئەدەین نایەوە خۆش